لەلایەک موچە و کار و کاسبی نییە، لەلایەکی تر پێویستی و خواردنی ڕۆژانە ڕۆژ بە ڕۆژ نرخیان بەرزتر دەبێتەوە. هاوڵاتیان دەڵێن بەرپرسان ئەوەندەی لە خەمی پۆست و پلەکانیان و پڕکردنی باخەڵیاندان لە خەمی میلەتەکەیاندا نین، لە سایی بەرپرسان و حکومڕانی خۆماڵی ژیانیان تا دێت سەختتر دەبێت. ئێساکین ئەمان وان لات و سەرەت و سامان داگیر کراوە، هەمویان لە شاخەکان لە بانقەکان لە شاخەکان کونیان لێداوە پڕیان پارە کردو بۆ خۆیان دەڵێن بانقەکان پڕە، ژێرزەمینەکان پڕەکاکە. یعنی تۆ ئەوڕۆ کابرای لتری 90 بە 1050 دینار بێ، بنزین بە 1150 دینار بێ. کورد یعنی کوردە دینارێکی پێ نییە کە مەعاشەکە تاخیر دەبێ، خەرچی فەقیری هیچی پێ ناکردێ بەوەی شت گرانە. ئەوڕۆتی تەماشا دەکەی مریشک بە 3.5 دی سبینێ بە 4 یا 2 سبەی دێتەوە بە 2.5 لە بەوەی کەس نازانێت کاسبێکە چۆنە. ئەو بۆ خۆیان تێرن ئاگان لە فەقیرەکەی خوار خۆمان نییە. مەسەلەکە ئەوەیە. ئابووریناسێکیش دەڵێت سەرچاوەکان و دەسەڵاتی حکوومەت لە دەستێکی ئەمیندا نییە و ئەوەندەی دەسەڵات و ئیدارەی گشتی لە خزمەتی حیزب و دەسەڵات و بنەماڵەکانیاندایە، لە خزمەتی هاوڵاتیاندا نییە. واتە ئیدارەدانێکی باش نییە بۆ دارایی گشتی، دەستێکی ئەمین نییە کە ئەم داهاتانە لەسەر چاوەکانەوە دێت ئیدارەی بکاتوها بەکاری بێنێ بۆ پڕکردنەوەی پێداویستێ گشتیەکان. بە درێژایی 30 ساڵی ڕابردوو فراوانبوونی کۆشکەکانیان و گەورەبوونی و ئەوەندەی ئیدارەدانی گشتی لە خزمەتی حیزب و دەسەڵات و تاکە کەسدایە پلۆپۆزدایە لە خزمەتی خەڵکدانە بۆ بەڕاستی، چون ئەگەر ئیدارەیەکی باشتر درابایە بە تایشی ژیانی خەڵک خۆشتر دەبوو. سەرەڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلە هێشتا حکوومەت بە 2 مانگ جارێک موچەی هاوڵاتیان دەدات، ئەمەش بارودۆخی ژیانی هاوڵاتیانی سەختتر کردووە. چاودێرانیش دەڵێن حکوومەت لە لێواری هەڵوەشاندایە و بەرپرسان شکستیان هێناوە لە حکومڕانی. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.